شاری مەهابادە وەرە دڵاوە شاری مەهابادە وەرە کابەتە ڕووگەتە کوڕنۆشێ بەرە لە سنجاقەوە سڵاوتان لە ببینەرانی ئازیزم خۆشەویستانم ئەم جاریش هاتووین بۆ یەکێکی تر لە گوندەکان کە ئەم گوندە جوانە سەر بە دەهێستانی قەرەبڵاغی شارە جوانەکەی مەهابادە. ئەم گوندە کە ئەیبینن نزیک بە 100 ماڵ و 500 کەس دانیشتوی هەیە هاوڕێن بن با بڕۆین ناو گوندەکەەوە دانیشتوانی بناسێنین. السلام عليكم باشي شكون؟ سلام عليكم ان شاء الله. او لك هو بابوك به؟ والله لو كان ودرابو مالانيني. يعني كاني تان بالله اري والله. انا دوكاني خوش تانا. استشر لو او استفاده؟ اري والله لو او استفاده لكن بو تساو بو قزاوشتي. برناقدي وهيك بو انساني قازانزه. زرباش. وهلو شاخير هادي وايش خوش حاله لي استفاده ليدك. الله كامشته سلامت بن ايو جل جوانا كردي راسنانه چی لبرتا دائما اوا جلی كردي لبره دائما وكافاتولي كردي لبردكم بيم جوانا وهرسني قومانه دبري دكي اري نوع كاني كاپاتۆڵ مە باسە کە بزانام لێرەوە شتێکی جیاوازتان هەیە بەناوچەکانی تر جیاواز بەیانە هەرە و جلێ و هەروایە والله هەر ئەو جلەیە مثلەن ڕنگ جۆغەیە وەرە و کاپاتۆڵی خۆمانە دەیدروین و ئەمانە و فەرەنجی شتەی لێ نییە وایە نەوەڵا لێ نییە کێ خەیاتان هەیە بۆتان بدورە لێرە یان نائیبن بۆ شار ببینە لە شار یا لە بۆکان یا لە مەهاباد دەیدروین لێوێ خەیاتمانەیە پرسیارێک بۆچی ئێستا چیتە ناو شایەکانەوە گەنجەکانمان لە باسی کوردی کەمتر لە بەریانایە وڵای ئەلحان ڕوو لەوانێشێ دەکەن جەماعەت هەمیشە ئەلحان وەک شتێکی وانێکە مۆدەکە گۆڕاوە بە مۆت لیباس دەبەر دەکەن جوانەکانی ئەلحان متەسیفانە لە زیاتیەوەی لیباسی خۆیان مەسەل نەمە کوردین دەبێت لیباسی کوردی دەبەرکەین ئەگەر مەسەلەن حەزەمیش بین دەبێت کۆت و شاروال وشتی دەبڵکەین وەلی چونەمە کوردین پێمان خۆشە لیباسی کوردی خۆمان دەبەرکی جوانی گەلعام مەسەلەن تازە دەگاتێت چاو لە مۆدی ڕۆژ دەکات مۆدی ڕۆژی ئەلحان ئەکسەرەن بۆتە کۆت و شاروال و جوان ئەلحان مەسەلەن ئەو بەرگەی پێ جوانیە من پێم جوان ئەو لیباسە کوردیەوە ئاوا چلتیکە ینی تیکە تیکای دوورن ئەو لیباسە کوردی پێی دەڵێن چلتیکە بوزووی پێ دەڵێن بوزوو ئەمن قەدیم بابی خۆم جواب بوو بوزی ساز دەکرد لێرە ئەوە لە مووی نەساج بۆ باوکانی بە فارسییان جۆڵا جۆڵا شتێک بوو سنعەتێک بوو بە دەستی مەسەلەن لە مووی بزنی مەڕی سازیان دەکردن وەلی ئەو ڕنگ و چۆغان لە بزنی مووی مەرە سازیان دەکرد بارێکدان ڕست دوواداندا بە جۆڵای ئەوش دروستی دەکردو دەیدا بە خەیاتیش بە چلتیکە دەیدرو ئەلحانە و کاپاتۆڵێ ئەو دەم سازیان دەکرد هەن قیمەتی 2 میلیۆن واڵێن ئەڵەن کە زۆر گرانە ولی بەڕاستیش هەر جوانە ینی ڕاستەنە ئەرێ وڵی فقط بۆ هاوینانیش دەبێت بۆ دەمانە نابێت فێنکە جا ئەو فەرەنجێش ئەم ناوچە فەرەنجینیانە چێ بڕۆی بەرەو هەورامان وشتی ووانی بەڵێ ئەرێ وڵا دەبێت ئەڵەن ئەگەر هینیشی لێبێ ینی چەخۆشی لێبێ هەر نابڕدرێ بەڵێ وایە شتێکی جوانە هەدیم هەر ئیسفادان ئەرێ وڵی ئیسیفادان لێ دەکرد زۆر جوان بوو حەز دەمێکی داد نابات لەبەرت کرد بە هەمیش شەق بوو تووشی نەدەویست وەکو پشتوانە ئەسڵیەکەی ژنەکانەوەنی ئەڵم پشتۆنەکەی ئەسڵ شتێندی پەشمینەوە عەسڵاوە قیمەتی زۆر لەسەرێ و شتی ساکە ژنان هەرەوەی دەکردن مەسەلەن ئەو زۆر ئاوەیە ئەی کاکە گیان ئێوە سێوم بۆ بکەن لە من لێرنوانە ئەرێ وەڵای من لە منداڵەوە لێرم کەوایە زۆر بە ڕسم و ڕسومات و تەواویشتی قەدیمیە رازانن وایە وەڵا لە خدمەت دەین باسی مزگەوتەکەتانم بۆ بکە بزانم لێرە مزگەوتێکی لەیە بەڵێ دوو مزگەوتی لێیە یەکیان کە تا سازکراوەی شان قەدیمێ کێ سازی کردو هەر خەڵکی ئاوایی دەستیان داوە بە دەستیەکانی ئەرێ وەڵا بەدەستە جەمعی ینی لە تەوای وستانەکان گەڕی مزگەوتی ئاوی لێنێ نازام جا فیلم بەرداری و کریانە باشە کەس هەیە بۆ نوێژی جم ئەوشتەوە لەو گوندانەی دەور و پشتۆ بێ بۆ ئێرە خدای بۆچی تاقلۆقەوێکی مسافیر مێلاتدا جمعی لێرە دەکە ئەرێ وەڵا ئەی باسی ڕسمەکانم بۆ بکەوە بڵێن جەژنی قوربانەکانی چۆنە ینی کەسێکەیەکە لە بەردرگای مزگەوت تا قوربانی بکە یان هەر کەس لە بەردرگای ماڵ خۆیان نە وەڵای دەرکی مزگەوتێ دەیکەن
زۆر قوربانیەکەن بە خودای دیکەنەوە ساڵەکە نیان کردوکە کەم ئەرێ والله باسی جەشنەکانم بۆ بکە وەک بڵێن جەشنی ڕەمەزانەکانتان چۆنا یان کاتێک کە ڕەمەزان دێت مزگەوت زۆر شلوقە بێت یان چۆنا بەڵێ کابرا بۆ تەراویح و شت دەچێتە مزگەوتیە ڕۆژی جێژنەشتەواوی حالم دەچێت بۆ جێژنی نوێژ جێژنی وە بیرتان دێت کە ئەو کاتێکە جەژنی نەورۆز بوو خەڵک چۆن ئەهاتن ینی ئاوریانە کردەوە لە شوێنێکیان ئەچوونە سەر تەپەوە دەچوونە سەر تەپچێ تەگەریان ناوردێ بەردا شایان دەکرد بەزم و ڕزمیان ساز دەکرد ئەی ئەچوون بۆ نەورۆزانە ئێوەش ئەو کاتکە لاو بوون ئەرێ وڵا دەچوین چۆنا چۆنە هەر وەکو قەدیمیانە ڕسمی قەدیمەکانە چوونە سەربانەکانی و پشتوێنتانە خستە خوارەوە ئەرێ وڵا بەڵە شتیان بۆ تێداویشتین ئەرێ وڵا ڕۆژ دەگەڕان بە ماڵاندا جوانەکانی شەوانە دەچوون فانۆسان دەڕازاندەوە پشتێنیدا بە کولانەیدا شۆران دەکردەوە و هێلکان دەدانی و خورمان بۆ تێداویشتن هەموو شتێکیان بۆ تێداویشتن ئەی ئێستا کەس هەیە لەو مناڵانە وا بکات ینی ڕسمی وا ماوە ئەرێ وڵالحانی شەرماوە ئەرێ وڵالحانیش بۆ خۆم کوڕەکانی خۆمەوەی دەکەنەم و نەورۆزان زۆر ڕسمێکی زۆر زۆر جوانە زۆریش خۆشە تا دێنم فانۆسی دەڕازێنەوە مروشتی جوانی وێ دەخەن دەسن بەسەر کولانەی داگا لە هەان کولانەکە کەم بووە بەپەر پەنجەرەکاندا شۆڕی دەکەنەوە باش دەست و چاوتان خۆش بە یاخوای ئینشەڵا کامیشە سەلامەت بن زۆر سپاس خۆ حافیز سەرچاوم بەخێرچن سەرچاو لە سەدا و سیمای مەهابەتش سپاسانەکەم خۆ حافیزتان کاکە گەنج سلااو لێ بەخێری سەرچاو باشیش کرد باش دەکەم ئەی لە چۆ بووی لە دوکان بووم چوم شت بکڕم ئێرە دوکانی لێوە بەڵێ وڵا هەر یەکدانە دوکانی لێ یان نا دوکانش لێ تەواوی کەلوپەلەکەتان هەر لەوێ کڕنشتی زۆر لێ یان ناشێ کەلەفۆلەکە کە نەخێرنەوەڵا بازە شتێکی لێ وسایلی جوزئی دەنانەوەڵا وسایلی کولی ماڵ پێویستی بێنەوەڵا لە شار دەکڕین ئەی لێرەوە تا شار چەنێڕە والله ئەوە نێم بزانم 28 کیلومترێک دەبێت بە نەزانم 28 سی تا مەهاباد یان تا بۆکان تا مەهاباد تا بۆکان بڕێک دوورترە ئەی منداڵەکانتان بۆ دەرس خوێندن وشتە هەرە چنە مەهاباد وایە تا نهم لێرە دەرز دەخێن تا نهم پای نهمی لێ نهمیش بۆ لاوە دەسن بۆ شەبانە ڕۆژی لە مەهاباد زۆر باشە ئەی هێلکە چیە کڕیتە والله هێلکێ بۆ سوبحانە و ئەی بۆ شام هێلکەتانە شتێکی کەمان هەیە بە شام باشە نوۆشی گیانتان بێخوا خێزانە دەست و پوختی خۆسن والله خراب نییە والله دەست لە مێژەوە لێرە یان نا ینی وەک خەڵکی خەڵکی ئێرە یان نا هەر بەڵێ خەڵکیێرەمە باو باپیرانشمە خەڵکیێرە بوونیدی باشە باسی ئەوم بۆ بکە کە شەوانە پێکەوە لەگەڵ دەر و جیران و لەگەڵ هاوڕەکانتانە دانیشن پێکەوە قسە بکەن کایە بکەن چون شۆگاری پاییزە و درێژە و وڵا بۆچی ئەرە وڵا شەونشینیشمانەیە چینە ماڵی خزم و جیران و دەوروبەرەوانە ئەوانیش دێنەمە شەر دەسین باسی ئەو یاریانم بۆ بکە بزانم جورابێن یان دۆمینا یان داماشتی واکەن وڵا هەمویان دەکەن ڕڵاوانی شارەت بفەرمو و هەمویان دەکەن جۆرابێن دۆمینا ئەرزم باش زۆرە دامەوانش دەکەم بخۆم دامە چاک دەزانم وەلی جۆرابێن پێم خۆش هەمالی عاڵینی ینی لێ نازانیوانی وڵا شتێکی لە عاڵی وەلی بۆ عادەینە بڵێ جۆرابازی چاکم باشە وەکو هەندێک گوندکە ڕۆی ماڵێکیان گرتووە بە ئیجارە ئەڵەن ئەو ماڵەمان پاییز گرتووە بە ئیجارە و ئەڕۆین لەوێ جۆرابێنەکەین ئێوە وا هەیە یان ناهرە ڕۆن بۆ ماڵی وڵای من خزم و کەسمان هەیە لەو دیاتی دەوروبەر بەڵە هەوا دیوەشیان ئەتفاقا ماڵیشیان گرتووە بە ئیجارە خەت تایبەتی بۆ جۆرابێن وایە هەردار لێرە ئەو نەوەڵا لێرەوە نەبووە ئاو خردەبنەوە جوان وشت مثلەن 4 نەفر 5 نەفرێک دەستنە ماڵێک شوی چنە ماڵێکی تر دەنا نەوەڵا ماڵی بە تایبەتیان نەگرتووە بڵێ بۆ ئیسلا بۆ جۆرابێن و بۆ یاریشت وا هەیە کە بڵێن تیمتان هەیە مەسەلەن بڵێ تیمی ئەم گوندا لەگەڵ تیمی ئەوانەی تر ئەڕۆن بە یەک ڕۆژێک دانیشن لە ماڵێک کایاکەن و یەکێکیان ئەدۆڕێ یەکێکیان بۆ جۆرابێن بەڵەوەڵە دەسن ئەرەوەڵا دەسن ئێرز دەسن بۆ لا پەرەتان پێداوە بەخڵی بۆچی ئەرەوەڵا پەرشان پێداوە یعنی ئەوانەی کە بە ئیسلا بە سوورەت ئەرفەی و دوای دەکەن و علاقەی شەدیدیان لەسەرێ دەنا من شخصە بخۆم نەوەڵاوە دوی جۆرابێن نەکەوتم قەت پێم خۆشەوە لێوە دوی نەکەوتم دەنا دەبێت دەسن دیان ئەوانی شەردێن دەوروبەریش دێن و یێرە شەر دەسم بخۆم دیمە ئەی لێرە وەک بڵێن زەمینێک هەیە کە فوتباڵی لێ بکەی یا دیارەکی یاری بە تۆپەکان هیچێکی
والله زمینی فوتبالی چاکمان هەیە لەو بەری دیەکەمان بەسلا یەک دوو زمینی فوتباڵی لێە تقریبا زۆر جگایشی ئیدئالیشە وەلی امکاناتی کەمە مەسەلەن ئەلان دەواازەی لێ تۆڕی پێوەنێ ئەرزم بازوورە زمینەکەی خاکی شنمانە دۆخی زوشتا چەمەن و چوزامشتیوە هەرنی نەخێر چەمەنی نییە کەس نەبووە کە بڵێەوە با بڕۆین چەمەنی کەین و خۆمان یاری تیاکەین وڵی جا جوانەکان زۆرن عولداوە ئەرزم بە زۆرە شوڕاوشتی شەر عولەنداوە خەرە قەولێندا و بێسلا زۆر قولی پێی دەرپێی وەلی هیچیان ئێستا عملی نەبوون بڵێ بۆمان چەمە بکریا شتێک دنا زۆر وانێک بوو جگاکەشی زۆر بێسلا جوان خۆش و ئەی فوتباڵستی چاکی لێیەک بڵێن یاریزانێکی زۆر باشی وڵا لێتی سونجا ساڵان دوو تیم سێ تیمی هەبوو ئەلانیش تیمی هەر هەیە ئەرەوڵا فوتباڵستەکانی فوتباڵیستی چاکن ئەلاقەشیان لەسەرێتی ئێستا فوتباڵ ئەی کەسێک هەیە کە وەک بڵێن مڕۆبیەکی ببێت ئەو کەسانێک کە دێن یاریەکان سەرپەرستی بکات و مڕەبی شوێن دەفەرمووی هەری بێسلا مەسەن لە ناو خەڵکەکەیە کەسێک هەیە کە بڵێن زۆرتر لە گشتی لە فوتباڵا شارەزایە و ئەوەڵێ من ئەم تیماگرم بەدەستمەوە بەڵێ بەڵێ هەیە لە نێو جوانەکان داوانێ بڕێک باتە زوبەترن فوتباڵیان زۆر کردووە ساڵیانی ساڵ هەروانوانی مڕەبی تیمەکەشی دایەت دەکەن و بەخۆشیان فوتباڵ دەکەن خۆت فوتباڵە کردووە بۆ خۆم کردومەوەڵا چاو لە فوتباڵیشەکەی چاو لە فوتباڵش دەکەم بەڵێ حەزر لە کام یاریزانە یاریزانی تیمی لیگی ئێرانیا لە خارجەکان ئەوروپا لە خارجەکان وڵات تیمە ئەوروپایەکان زۆر دنبال دەکەن بێس لە پێمان خۆشە فوتباڵەکان ئەو ڕۆناڵدۆی مێسی ئەزم زەیدان ئەوانە ئەم بازەکان چاولی دەکردن زۆر باشە دەست و چاو خۆش بەدێ هەلکەکان بەرەوە با نشکێ خێزانە دوایی لێ شاکینەوێ باشە میوان من دەخدمەدا دەوێت سپاس دەکەم دەست و چاو خۆش بەخۆ حافیزم کاکە گیان ماندوو نەبی باشی زۆر سپاس ماندوو نەبی خێری سەرچاوم ئەحواڵە چۆنە باشی بەخێرن سەرچاوەکان خەریکی چیت کاکە گیان بۆم باسکە خانم پێشەشی بەخێراتی جەناب و هەمکارانە دەکەم ئێمن لە ئاوای سونزا دانیشتوینە شغڵی مەدامداریە یێر لە عاڵی عادەدا مەشغوڵ بێنجەوەکردنێم زۆرتری خەڵک هەر دامداریەکەن یاننا بڵ لە واقعێتە لە دیمە زۆرترەکەمان دامدارن ئەچون ئەکسریەتی بە خااتری ئەوەی کە شغڵی دیکەیان نیە ئەکسەرن ڕویان لە دامداری کردەوە ینی ئەی مەزرا چوزانم موچا باغ شتێکی وای لێ نیە لە پەنا دامدارەکەماندامە کشاوەرزیمان هەیە قسمەتێک لە دێ کشاوەرزی دەکا وەلی ئەکسریەتمان دامداری بەهرەی زمینەکانتان زۆرتر چین ینی بەهرەیمە لە دیدا لە زمینی کشاوەرزیدا یەنجەمان هەیە جۆمان هەیە گەندومیشمان هەیە باشە توانین ینی ئەو نەهەیە کە بژێوی ژیانتان لە ڕۆی ئەو شتەوە بێت یان نائەشە حتمما لە پەنایە کارێکی تریش بکەن بە خدای شکری خدای باشە نە ئەوەندەیە کە بتوانین ئەمە منشایەتی زیندگیمان کولەن بەوانە تامیم بکەین لە پەناویدا ئەمە کاری دیکە دەکەین وەکو دامداری کشاوەرزی کاری های دیکە کاریکە دەکەین باشە باسی ئەو وێنجەم بۆ بکە بزانم وێنجە ئاوی زۆرەوێت یەنجە ئاوی زۆر دەوێت کەوایە ئێرە ئەشێ بارانێکی زۆر باش ببارانی بە هارام بارانێکی زۆر باشە بارەوانی بە ساڵە بەسەجی بە ساڵانش ساڵی گذشتە بارانی دەجی چاکمان هەبوو لێرە شکور الحەمدولله کولی دەرامەدی خەڵکی زۆر چاک بوو زۆر باش بوو کول لەندێکەمان پیشرەفتی لێ بکردەوە زۆر فەرقەیە باشە ئەی هەر ئێوە وێنجەتان هەیە یان ناکەسێکی تریژ وێنجە هەیە کە ئاوا خەریک بێت مەشغوڵ بەکار قسمەتێک لە دەی یەنجەیە ئەکسەرێتی نیەتی ئەم بخۆم کە دامدارم یەنجەم نییە ئەم بخۆم دەیکڕم هەنی ئەمانەتان کڕیوە و لێرەداتان ناوە بڵێ ئەمە تەنها فقط جۆمان هەیە لە دیمەکارەکەی ئیسفادە لێ دەکەین دەنا بەقیە کڕیومانە و پوڵمان پێدا وەڵانی ئیسفادە لێ دەکەین بۆ دامدارەکەمە زۆر باشایی باسی ئەم دەستگایان بۆ بکە پێشتر بە دەست ئایان جنیوانە بەڵام ئێستا ئەچی بۆ هەر شوێنێک دەستگایەک هاتووە کە هەمکاری ئێوەی ڕاحەت کردوێتەوە هەمەوەی کە زۆر ڕاحەتترە سەحەتترە بنیان باسی ئەو بۆ بکە بزانم هەر ئێوە ئەم دەستگایەتان هەیە یان ناکەسێکی تریش هەیەی کە بەڵێ ئەلان ئەمە پێشتر لە دەستگایکی کەمان ئیسفادە کرد سنەتی خۆمان کە ئیسفادەمان لێ دەکرد خەتەراتی وکە زیاد بوو دوو نەفەری دایم دەویست بۆ کار
وەلی ئەوە هەم کاریکە ئاسان کردوەوە بۆ جەماعەت یعنی ئەڵی نەفرێکە و بۆتە جنێت و تۆ فەقەیەیتە دەمیوانی دروستە ئەن کارەکەمان زۆر هاسان بۆتەوە بۆ دەستگا. دایگیان سلااوە لەبێ باشی خێبی بە قوربان زۆر سپاس دەکەم چیەکەی چ بکەم سڵامەتی دەسەرت گەڕێم خەریشی کار دەبین منداڵ چێدایگە بەڵێری وەڵا چەند منداڵ پێنج کچم هەیە وەڵا باشە ئیشەڵڵا خوا خۆشیان کە ئەی زاوات هەیە ئەری وەڵا زاواشم هەیە زاوەکانت زاوای باشن باشم بێم زەڕات بنیاخوا لیان ڕازی دیان نا ئەری وەڵا لیان ڕازیم خدا کۆگاماڵیان لی تێکندا لە کچەکانم باشش کوش ئینشاءڵڵا ئەی هەر لێنیا داوتە بە شوێنێکی تر بەخڕا یەکدانم لێرەیە ئێوانەی تر بووە دوورکەوتنەتەوە وەڵا دوورن دێن سەردانتەکەن هەر زۆر دوورە بەخڕای دێن کەم لیان ناکرێ ناوەڵا کاریان هەیە ئەی ئەو کاتکە دێنەوە ماوینێک مەسەل ناوە بڕێک زوو سەری کەس دایک و بابەکە شەروایان لێ هاتووە برا کەسەکە شەروای لێ هاتووە بە خودای بۆ گرفتاری زۆر بووە هەریەوە وەڵام ماڵی دایگەڵان قیبلەیەشە زوو زۆر ڕووی تێکەی دروستەوە بەریەوەڵا بەڵێ ئەی ئەو کاتکە هەمووتان پێکەوە جەمەوە بن چیان بۆ لێنێ چێشتە کوردیەکانی خۆمان زم سانان پایزانی خۆمان لە پێی لێدنین نیستی لێدنین مثلن خۆریشت و پڵای برنجی خۆشت و برنجی پێڵەن خۆشتی کوردی وە خۆریشتی کوردی لێدەنین ئەریەوەڵا بە قوربانی چاوت بم ئەگەر مەڕەوە وە شاخی دەکەوە وەختی دۆشینەوە دێتەوە مەڕی دەدۆشین ماستەکەی چۆن لێنێ ئەو شیرە هێنیتەوە لە ینی ئەیگری شیرەکە دۆشیت و چی تێکێ ئەگە شیرە ئەگەمەڕەکەمان دۆشی دەچینەوە لە ژوورە دەی پاڵەیەوین بە قوربانی چاوم دەست و شتمان پاک و خاوێن دەشون و بیکەینە پەنیر دەرمانی لێ دەدەن دەکەینە پەنیر و ئەگەر بیکەینە نازەوە دەیکوڵێنین و پەنیرە کوپەکە ینی ئێوە کوپەتان هەیەوانی ینی تەنەکە یەکەنە ناو تەنەکەوانی لەو 5 کیلویانە بەڵە تەنەکەی 5 کیلۆیی باشە نوۆشی گیانتان بەخۆ ئەی ئەتوانم بیفرۆشن یانە هەر بۆ خۆتانە بەخڵای دەشفرۆشین و بۆ خۆشمانە هەریە وەڵڵا کەسێکێ بێ لێتان کڕێ وەک بڵێن شیرپەز بێت دێتێرە نەخێر ناوەڵا نایدەین بە شیرپەزیەمە بۆ خۆمان تەڕەفمان هەیە بە خزم و کەسانمان و بە قوربانی چاویت بم لەبەر ئەوانە وەڵڵای ڕاستی زۆر باشە ئیشەڵڵا کە خوار ڕستان بە جگە لە حیوانی وردە مانگاوشتیشتان هەیە نەخێر ناوەڵڵا هەر ناڵاتمان هەیە ینی ئەم گوندە هیچ کەسی مانگای نیان بازێکی هەیەمان بۆ نزیکیمە پێما بێنیانە لە جیرانمان هەو ماڵەمان و لای خواری هەیەی باشە ئەی چێشتە کوردیەکان تەرەفی ئێرەوە دۆینە و شەلەم و گۆشت و ئۆشتانەتان هەیە ئەوانەی ئەکتۆ دەفەرمووی ئەوەی دەفەرمووی شەلەم ئەوە قەت وەڵڵاهی ڕاستی ڕزگا بە بیری من نەبووە ئەوەی نەبووە تەرەفی سەقز و ئەوانە و بانە و سەقز و ئەوانەوە شەلەم شتیان زۆر بەڵێ ئەوانە هەیەە ئەریە وەڵڵا قەدیمی شیان ئەی دۆینە نەمان بوو هەلیشی حاڵینی گەنمەکە هێنیت و بڕێک دایانەی لە سەربان وردگەکەی وشکەوە بێ گیای تێکەیت و زۆریش خۆشە پیازدا خوڕۆنی بۆ تێکەیت وی خۆی ئەمە گەنممان کوڵاندووە کردومانە تەکتومانەوە ساوارە ساوارەزانم بەڵێ بەوانەی شێ گۆشتمان تێ کردو و لێمان ناوە کتومانەوە تونندور پڵایە زۆر پڵاو کردومانەتە هەلیما و هەلیما و کتومانەوە بۆ سەرمایە چاکە بۆ سەرما خوردەژیە ئەریە وەڵڵا بخۆ دەی باشە دەست و چاو خۆش بێ نوۆشی گیانتان وەڵا دڵم لێ چوو ئەو ساوەر پڵاو و نازام شتیوە شەڵا بۆم دروست کە باشە ئیشەڵڵا خدا پشتیوان دەست و چاو خۆش بە یاخوا خاڵەگیان ماندوو نەبی باشی سلااوە لەبێ باشیش چاوم زۆر بەخێری سەر زۆر سپاس دەکەم ئەوە خەریکی چیت وڵای خەری چۆت تاکتورم تەراکتۆری خۆتانە نەخێری خەڵکە ئەها کەوایە ئێوە وەسان ئەمە تامیرکایە بڵە بەڵێ لەشتان ساغ بەیەخوا ئەو تامیرگای ڕۆژە جوانی سوێ هینجە ناوتەوانە بڵێ چەند ساڵە تامیرگات کردوێتەوە لە تقریبان 6وانەوە 63 هەر زۆر زۆرەوانە تقریبانە کاتە 25 شتێکی وە تقریبان 30 ساڵێک دەکات لەشە ساغ بە یاخوای شەڵڵا کەسێکەیە یارمەتیت باە هات خۆت بتەنە خێر برایش خۆم دەگەڵ خۆشم دەگەڵ ها پس منداڵیش دەیە چەند منداڵ هەیە 4 منداڵم هەیە
زۆر باشە ئیشەڵڵا تەمەند درێژ بن کوڕەکەشە هەر لێرێوانی کار دەکا بڵە تەمەنی چەندەیە تقریبا 20 ساڵە ئەی نێوتووە من لێرە کار ناکەم و ئیشێکی ترمەوێت و ئەڕۆم بۆ شار و یان شتی مانێ نەخێر علاقەی لەسەرەتی یان بەڵێ زۆر باشە چۆنەکە ئاوا تامیرگاکەت پەرەت پێداوە و گەورت کردوێتەوە و شکری خدای کارەکەمان خراپ نێ لێرە متم ئارێ وڵا ئەی لە گوندەکانی دەور و پشتەوە دێم بۆ دیان بەڵ دێ و دیاتی دەورە پشتە ڕادێن فقط تامیری تراکتۆرەکە یانان تۆ ماتۆری کۆمباین ئەدوات کشاوەرزی باشە تۆ کە ئاوا تامیرگاکەت گەورەیە و خۆشت ئاونەوە سای تا ئێستا وەبیرت نەهاتوەتەوە کە بڵێ من لێرە کار ناکەم و ئەڕۆم بۆ شار ینی لەوێ شاید سەرکەوتوتر نەخێر پسمە شاریش جوورێکە لێرە بۆم دەرەخسێ لێ بۆم ناڕەخسیە ئەو دوکانێکە لێرە هەمێ لێ بۆم جێبەجێ نابێ لەشە ساغ بەخوا ئەی جگە لەم کارە کارێکی ترت هەیە هاوینان دوو مانگەی هاوینی وەری کۆمباین دەکەم کۆمباین مێ و درۆنێک کۆمباین دەکەین لەشە ساغ بە ئەی مەزرات هەیەکەوەیە زەمین و زیمان هەیە بەڵە هەمانە چیتان هەیە زۆرتر بەهرەی زمینەکە گەنم گەن جۆ باشە ئەم منتەقای یەکسەر گەنم و جۆی یان هەر ئێوە گەنم و جۆکەن یان نائەشێ کلەن خەڵکەکە گەن و جۆ دەکات نۆک دەکات گەن دەکەن ئەرێوەڵاوانە باشە دەست و چاو خۆش بەخوا لەشە ساغ بێ بچینە ناو تامیرگاکەوە تمشایەکی بکەین دەست و چاو خۆش بێ وەرم بابڕۆنە ژوورێ ئەی ئەبزارەکانتان زۆرتر لەکوێی ئەمە لەم هەبەر دەکڕین ئەم پیشەیە لە باوکتانەوە فێربوونیان نا لە کاکم فێر بووم برا گەورەکەم ئەی ئەوانیش هەر لێرە مەشغوڵن نەخێر ئەو بانوشەست بۆ هەر لێرە خەرشی ئەدەواتی کاری کشاوەرزی ینی ئیتر کار ناکات و لە ماڵێوانی شەست بووە لێرەن ئەوانیشیان بەڵە بێن نێوانت لە بینی کاکە تا چۆنیانە ئەگەر خۆشە نێوان زۆرشی ممنونم کە ئەمە فێری و شغڵە کردو زۆر باشە ئەی دێت سەردانتەکەیان ئەگەر لە شوێنێکا گیر بکەیوە بڵێ من نازانم ئیترامە بە کاک دەڵێ کە بێ یارمەتیم بە منتیە مشکلێکم بێ سوال لێ دەکەم دێ زۆرشم پێ خۆشە و یارمەتیشم دەدا زۆر باشە خوا لەشە ساغ بە ئیشەڵڵا خوا ڕستقە بە خێرە سەرێ و چاوانە سپاس دەکەم دەست و چاو خۆش بێ خۆ دایگیان سلام علیکم سلام بەخێرێ سەرت قوربانت بم سەلامەت بیاخوا خۆش بیاخوا ئەو چارەکە جوانە چییە بەسەرشان ئەو چارەکەەوە دابی قەدیمە بە قوربان لە باتی هەموو شتێک چارشیە و من تۆشتی دەبەر ناکەم هەر ئەو چارەکەی دەشانم دەکەم گەرمیشە و جوانیشە و ڕەنگێکی سۆزی جوانیشی وانە باڵارێوەله ئێستا جوانەکان شتیوا لەبەر ناکەن نەخێر ناوەڵە پێ عجیبە وڵای لەو دێ باوکارە من دەشانی دەکەم ینی کەس نییە هەر پێم خۆشە دابی قەدیم ڕەچاوکەمە بۆ هەموو شتێکی زۆر باشە کەوایە باسی دابوونەریتی قەدیمیت کرد پێم بڵێ ئەی مێخە کوچ و زانم ئەو شتانە دروست نەوەڵا دروست ناکەم مێخە کوشتم دەملم کردووە و کوڕە بەشانەیدا سەرمادانەوە کوڕە نازا بەرجە کوردیمان دەبەر کردووە و دەستکەنەمان کردووە نان و هەویرمان کردووە مەشکەمان ژاندووە ئەرێ بە خوددا ئەمولامان کردووە ئەی مەشکەی چەرمیشتان ژەندووە یاویشم ژاندووە ئیتانەکەشم ژاندووە بەڵە کامی ئێستا مەشکەی هینیش نەماوە مەشکەی چەرمیش نەماوە هەر هەیە ئاشتی وامان سوزان بەڵا قەت داوی دەرمان شتم نەکردە خانم جا بەو خدا ئەو سەرگۆنیانەت ئەو نەجوان و چاوت جوانە بە قوربانە دوم ئەی خەنەوەشتە قەدەی لە خەنشم بەسەرم دا بەڵگەم ێ دەکەم هەمری خڵای کردو تێم نەداوە خواخوا ئافریکا ئەی قەدیم ڕسمی خەنە بەندان وشتە لێرە چۆن بۆ کەسێک بووە کە قەدیم حالم کوتیانەوە خەنە بەندانە ئەو دەمیش شت هەرزا و کتێ پێنج قڕان تمانێک دەمان بریا سەر سەدانی شوێن دە پەڕۆداندرو ئەوە دەچینە خەنە بەندانی شوێنە و ماڵی کسەکە مێردی دەکا کوڕەکە بوو چێ دێنێ ئەریەوەڵە بووکەکە جوان خەنەکەی ئەڕازاندەوە و پوڵیە کرد بەسەریاوە وڵە ئەریەوەڵا وای لێ دەکرد خانم جان چون زانم بەخوا هەویش تاڵی سوێری دنیامان دیوە بە خوددا یەخوا لەشە ساغ بێ ئەی مور و شتی واشە دروست نەکردووە ناو دوو پشکم دروست کردو سکۆلە ئاوانەماندا شۆڕمان کردێتە لە زەنجیانەی سێ لاخ دوو لاخ ماوێتە خست و بۆ جوانیە ئەی ئەو کاتکە قەدیم بوو قەت کڵاو و چوزانم گۆرەوی و جاجیم و شتیوە دروست نەکی گۆرە
بەریە وەڵا بەخڵا پێشەش جازمم دروست کردە حەمەم ڕستە تەشێم ڕستە بەرماڵم دروست کردە جازمم دروست کردو بەرماڵەکە چۆن دروستەکانی مووی بزنەکە بووی شوێن بە شانەی دەکەین دەیڕەسین دەیبێنەکەن جۆڵە جۆڵە بۆمان دەکاتە بەرماڵ و جازم و بەریەوەڵا هەمە خانجا باشە دەست و چاو خۆش بەیاخوا ئەی مەڕۆشتتان هەیە ینی وا بووکە بۆگە بشمانە بە دۆغەدانێ دۆشیمە و پەنیرم کردو ماستم ساز کردو مشکەمانژان دێ ساز کردو کەشکمان کردو بە قوربان باشە بۆم باس کە بزانم کەشکەکە چۆم ساز کرۆ کەش چۆن ئەگە مەشکەکەمان ژان دووە ماستەکە دوێەکەمان کوڵان دوێتەوە سەری هێنابۆتە شیرێژەکەمان لە تورەکەی کردووە زارەوەی دەرمانە و شێراومانە باوەڕکەوە کەویری زاودە کەشکەکانمان ئاوا لێ کردو دروستمان کردو لە سە لە شتی دامان ناوە ئیشتێک بۆ چێشتی چی پێلێنەی بۆ کەش ئەوە جستانان دەی شێوین وانشی پێ لێ دەنێ گۆشت کفتە دەکەنە سەنگە سیر کەروێشی دەگرن بەخدا گۆشتی خۆش باشە سەنگە سیر چۆنە ڕەنگە ڕەشە گۆشتیش دەبێ خۆمە دەکەنە کفتێت کۆلە کۆلەوەندە و کەشکە کەشکەکەی بۆ خستەکەیتەوە گۆشتەکەی بۆوین دەی پاڵێن بە هێڵەکەی دە و قابڵەمەی دەکەی نیستیشی بۆ دەکڵێ نیسک دەنێک دەنێک برنجشی لەگەڵ دەخەی نیشکەکەی تێ دەکەین و ئەو کفتەش لەگەڵ پیاوشتی دەکەین ڕۆن و پیا سووریان دەکەینەوە ئاوی کردوڵە کەشکاوەکە دەکەین هین دە جوان دەبێت دەبێتە دیارە دەست و پەخت خۆشایی جگەلەوە چیترەگەسی دەبێتە سەنگەسی دەبێتە دۆکڵی کەشکان ئەوەندە خۆردێ مێریومی لە بانگ دەکەین دەی باشە دەست و چاو خۆش بە ڕۆژە مهمانمان کە باش ئیشەڵا بە چاوان بە قوربان خۆش بە خوادایگیان لەسەر سەرت گەڕم خۆ حافیزە بێ بەو خوا دەستپێرم دەستەکان کاکی گیان سلااوە لەبێ باشی چاوم ئەحواڵە چۆن مەمنونم سپاس دەکەم ئەوە بەرەو کوێ ڕۆشتی وڵاوە ڕۆشتم بۆ لێ ماڵ ئەی لە چۆ بوون وڵا لای باغی بووم کەوا ئێرە باغیشی هەیە بەڵێرەوەڵە تاوی دەوروبەری شونجاق باغە زۆر باشە باغی چی لێ زۆرتر وەک بڵین سێوی لێە هەرمەی لێ چی لێ گوێلاسی لێ سێوی لێنە قایسی لێنە باغی ترێ چاکی لێنە ئەوانە باغەکان لێرە کەس هەیە کە بێت لێتان بکڕێت ینی ئەو نەهەیە کە پارەی پێدەربهێن و ژیانتان لەوە بەسەر ببن خراپ نەشکر باشن وڵا باغی سێوی زۆر چاکمان هەیە جێلاسی چاکمان هەیە هەتا جۆزیش جۆزی نمونەمان هەیە لێرە لەو جۆزە کاغزیەکان ئەرێ وڵا هەردوو نەوحی لێنە باشە پێشتر خۆت پێم بناسێنە بابزانم ناوی شەریفە چییە؟ ئەمن شێخ مامەندی خوتکام شوڕای سونجاغیمە جەنابە شۆڕاشی باشە هاتووم بەلای کەسێکی باش کاکە گیان بۆم باس کە بزانم ئێرە چەند کەسی لەیە چەند ماڵە پێشتر چۆن بووە و ئێستا چۆنە ئێستا تقریبی 90 ماڵە نزیک بە 500 نەفرێکی جەمعیەتە دەیەکی سکۆڵەنیە و گەورەش و خدمەتێکی تقریبی 600 ساڵی هەیە و لە کەساتی گەورەکانی بەناوبانگی منتقەش زۆربیان هەر لێرە بوونە بۆ نمونە مەرحومی جانجیربەژی حەیدەری عەلی ئاغای عەلیار عومەر ئاغای عەلیار پیرۆت ئاغای عەلیار مەرحومی حەزەت شێخ ساڵح شێخ جەسیم حەزەت شێخ عوسمان ئەوانە شێخ سەعید کەوانە کەسایەتی بەنێوبانگی ئێرەنە هیچ ئێوانم نازانی وڵا لە منتقەشدا ئەو کەسانە و کەسایەتیانە نێوبانگیان هەیە تا بۆ نمونە مەرحومی عومەر ئاغای عەلیار خاوەن کتێبخانەیەکی گەورە بوو کتێبخانەکەی لەم هابادێ لە کە دوای فەوتی لە کوڕەکەی هەوڵاغای عەلیار لەکنەویە ئەو بەسەری ڕادەگا لەوانەوە مەرحوم بوون کەسێک هەیە کە بڵێن کوڕەکەی لێرە مابێتەوە یان نەوەکەی لێرە ببێت کە بەڵێ بۆ نمونە تایفەی شێخ ساڵی لێرە ماون مەرحومی عەزەت شێخ جەسیم نەوادەکانی هەموو لێرەنا ئەنی نەڕۆشتون بۆ شار نەخێت هەر لێرەنا بەڵام بنەماڵەی جانجیربەژی حەیدەری و عەلیارەکان بەداخەوە لێرە نەماون بەداخەوەڵاکەوە کەسایەتێکی زۆر باشیە شتێکت لە باوکتەوە کە بۆتی گێڕابێتەوە یان ئەو جۆرێکە خۆت خوێند بێتەوە لە ناو کتێبەکانە لەوانە وەبیرت دێت کە چۆن ناوچۆن بوون هاتوون بۆ ئێرە یان چی جانجیربەگی حەیدەری مالک بووە هەوڵین مالکی منتقە و قسمەتێکی تابۆکان و بۆ لای شایندێژیش بوو لە کەسایەتی گەورەکان و بەنێوبانکانە دوای کە مڵکەکەی فرۆشراوە عەلیاغای عەلیار کڕەوێتی بۆ بنەماڵەی شێخەکانیش بنەماڵەی
شێخ ساڵێکە هەلێرەنە بنەماڵەی مەرحومی شێخ جەسیم کەوانە لە قسقەڵای ئاڕا شێخ جەسیم تەشریفان هاتووە کە لێوەڕە هاتوونێرە هەر لێرە ماونەوە بۆ نمونە بنەماڵەی شێخ ساڵێکە حدود لەوانێ بڵام 100 ساڵیش دەبێ هەلێرەنا هەلێرە ماونەوە. باسی ئەوم بۆ بکەم بزانم ئێرە بە شار چەنە نزیکەیان ئەتوان بە ئاسایی هاتوچۆی بۆ بکەن یان حدودی 37 تا 40 کیلومتر ڕێگاکەیە ڕێگایەکی خۆشە و کە هەمووش قیر تاکراوە. زۆر باشە ئەی گوندەکانی دەور و پشت ناویان چییە؟ ئەمە لێرە لە عاجیاڵەکەندەوە نزیکن جیراندێنە خاتون خاسە باجوەندە ئازادە ئەوانەوە پێکەوە جیراندێنە زۆرش لێک نزیین و ڕاوێتێکی باشمانەیە شکوس. ینی هاتوچۆوەکەن و چوزانم کچیان پێێن و ژنە هێن لەوانە 100% بەڵێرەوەڵا خاستگاری ژن هێنان و ئەوە لە مابیناندا زۆر باش و نوانێکی زۆر گەرم و خۆشانەیە. چەند نەفەر ئێرە شۆڕای لێ جەنابەت فەرمووت شۆڕایوان نییە چەند شۆڕای لێ شوڵامانەیە و دەهیارشن هەیە. ئەی چەند دەهیاری لێ؟ دەهیارێک. یەک نەفەر دەهیاری لێ وەزیفەکانتان چینیانی وەک شۆڕایەک بڵێ چیەکەی بۆ قەڵکەکەت؟ وڵای بەپی توانە ینی ئەمە دەتوانێت شوڕەکە مساوب دەکەن بەڕێزیش جەنابی دەهیاریش بە وانێکی مساوبەکان کارەکان ئیجرا دەکات. ئەگەر کەسێک کێشەیەکی بێ چوزانم بیەوێت کارێک بکات دێت لەگەڵ شۆڕەکانە مەشورەتە کات و دوایەوە ئەنجامیێدا. ئەرێ وڵا کارەکان تقریبن هەمانگی باشمان هەیە خراپ نینە تا دوودی ئەوەندەی کە توانە هەبوو بجە هەبوو کارکراوە. ئەی چەند ساڵە جەنابە شۆڕای؟ وڵا دوو دەورەیە. دوو دەورەکانتان یەک ساڵن یا چەند 4 ساڵەنە 4 ساڵان کەوایە زۆر خەڵک متمانەی پێێت ینی باوەڕی زۆرە پێت کە بووی بە شۆڕە. وڵا جاو لوتف و گەورەی وانە تەمەنیشتان ئەوە نییە ینی تەمەندان کەمە وەلێ کەوایە 4 ساڵانی 8 ساڵایەوە شۆڕانوانی ئەلحەن لە 6 ساڵی دانێ ئەرێوەڵا تا اتفاقەنەوە دەورەی کە 2 ساڵەوە پێش ئەنجام درا من بۆ خۆم لەم هابادێ بووم لەوێ ڕێیم داوە بەڵام لێرە جەماعەت لوتفان هەبوو ماڵانەوەدابێ. زۆر باشە ئەی خێزانتەیە؟ نەخێر. هەیە هێشتا ژنێنێنەوە ئەی بڕیارێ داوە لەم ژنان لەم کچانەی دەور و پشت یا هەر کچی گوندەکەی خۆتان کەسێک بێنیت؟ بەخوای بڕیارم داوە بەڵام ئێستا مشەخەز نەکە لە کوێ دێنم. پێ باشە ئیشەڵڵا خانمێکی زۆر باش و جوان و ڕێک و پێک وەکو جەنابەت هەر وەکو خۆت ئیشەڵڵا بە قسمەتە بێت. سپاس ئینشاءڵڵا ئێوەش سەرکەوتوو بن و زۆر سپاس دەکەم سەرکەوتوو بێ بەڵام سپاس. کاکەگیان سلااو لەبە باشی بەخێراتی زۆر سپاس کاکەگیان بەرەو کوێ ڕۆشتی؟ حەزە دەکەم وڵای شڵا بەرەو مزگەوت دەڕۆیشتین وەختی نەمازە نوێژێ بچین لە ڕاستەکەی ناوی شەریفت بابزان نێو محەممەدەبینە خاڵە محەممەدە میگیان باسی خۆچم بۆ بکە بزانم ڕۆژانە بەچی خەریکی لێرە وڵی ئەمن تقریبا جملێت 4 ساڵێکە لێرەدا کە لاان بستانانە و خەنەمان نەماوە ناناوەری بۆ خەڵک دەکەم بۆ جەنام بۆ کولی دەیەکەی ینی ئێوە نانەهێنن ئەی چۆنە چۆنەکە نانەوەخانەتان بوو نەماوە یان چۆن؟ وڵی پێشدا نانەوەخانەمان هەبوو ولی متاسیفان نانەوەخانەکەمان خەریکەوە لێرە نەماوەتەش ڕۆشتەوەویش ئیشڵ دەمانەیە نظرمان هەیە کە ئیدامە بدەینەوە نانەوەخانەکەی دابنینەوە هەر بخۆم ئیشەڵڵا نظرم وایە ئیشەڵڵا هەر جەنابیشت کە چون لە دەرەوە نانەهێنی هەر خۆشی تازە نانەوەخانەکەیان بۆ دانێ باش اتفاقەنەوە ڕۆژان لە فەرمانداری جەرەسەمان بوو ئیشەڵڵا نظرمان هەیە داینینەوە ئەی ئەگەر ئێوە نەبن ینی لە شوێنێک بن کارتان بێ سەرتان قاڵ بێت خەڵکەکە بە تەندور نانەکات ینی وا هەیە؟ نەوەڵی متاسیفانە سو زمانی قەدیم نەماوە هەن هیچ کەس ناکە ئەرێ وڵات کەس نییە تەندوری بێت و کار بەخدا هەیە بەتا بخۆمە هەمانە وەری خانمەکەم ناتوەری ئارێ وڵە ئێستا گشتی بەو نانە ماشینیەکە فێر بووە وڵی کتابیشینی مەزبوریشینە تازەوی خاڵێکیان باسی کێوەکانی دەور و پشتم بۆ بکە بابزانم ئەو کێوانەی نزیکی سنجاق کوێیە ناویان چییە؟ هەرزە دەکەمەوە شێوانەی کە مەشهورن لە قەدیمەوە لێرە مەشهور ئاڵمەڵومان هەیە سوڵتانمان هەیە بسلا ماهی سووریشمان هەیە ئەو شێوانە لێردا مەشهور لەو ئاوای سنجاقدا هیچ هەیە لەسەر و کێوانە بزانن بۆ ناویان ئەوەیە یان ئەرزە دەکەم سوڵتان سەر سوڵتان کە دەژێڕنەوە ئەوە دەبێت شخصێکی گەورە بێ کە لەوێ تەسلیم بە خاکراوە بێسلا
دەبێت لەوێ بێ شخصی محتەبەریشە کە چەندی زمانی قریم داجرەوە ئەو عز ئینسانانی کە مندا حفرەتەکان کە منداڵێن نەدەبوو دەچون لەوێ دەپارانەوە بسلا خداوەندی گەورە ئەولادی پیادارێت ئێستا کەس هەیە بڕات بۆ یان نا ئێستا کەس ناتوان الحمد لله عزم ئەمڕۆ هەرەکە هەر دەچن ئەیان شێ دەچن ئەرێ وەڵا کەس هەیە لە شارەوە بێ بۆ کێوە یان لە دێهاتەکانی ترۆ مش خۆمان قەدیم بوو کە مام بسلا ژنی دووهەمی هێنابوو منداڵی نەدەبوو هەتا بخۆم شایدەوە کە منداڵ بووم من ئەو دەمی شار دەعودێت دە ساڵدار بووم دەگەڵی چوون بۆ پیان ژەودی هات شومان دەکرێت الحمد لله چوین و دوعاکەی خۆ خداوەندی ئەولادی پیاتا کرد و ئەولادی شێ الحمد لله هیان عن کە ازدواجش کرد الحمد لله دەی زۆر باشە خاڵێکیان باسی ئەم دەهاتم بۆ بکە با بزانم کانیەکی لێ یان ئاوێکی زۆر تایبەتی لێ کە بێت و ئێمە ئستفادی لێ بکەن دا وەختانی قەریمدا کانێک هەبوو بە نێوی کانێ سارد کار ئەن لێرە کانی ساردیان پێ دەکوت ینی ئاوەکەی زۆر سارد بوو خۆش بوو حتا ئەو هاوینان سەوڵاومان نەدەویست فقط لێ ئیسفادەمان دەکرد ئەو قەدیم کەوت شۆمشتە دەهاتن بیستا دوو ماست و شتمان دەبێت لێوەدا ئاوێمان دەنا ئێواران کە دەمان هێناوە بەڕاستی وەک شەڕەوەندە خۆش بوو ئەرێ وەڵڵا زۆر ساد و زۆر خۆش بۆ ڕێوەڵا ئەوە شتانە هەبوو کانشتی کەشمانە لە لایستەرێ بە نێوی کانی قیدمەڕۆ جا ئایا قیدمەڕۆ بە معنای چی لە قەدیم و ئاوانێ و ناوە قیدمەڕۆ دەبێت بەسلا قسەش خۆش بێتی ئەمە لە قەدیما دەبان کۆدا قیدمەڕۆ ئەچوون بۆ سەرکانی وشتا و کات کە ئێوە گەنج بوون تەمەنتان کەم بوو یان ژنەکانە ڕۆشتن کچەکانە ڕۆشتن بۆ سەرۆکانی ئارێ وەڵڵی بخۆمان هەتا دەگەڵ کچەکان دەچوین لەو سەر ڕابەخسەکردن داهاتین ڕۆیشتی ناویان دێنە ئاوی سەر خۆشیان دێنە بەڕاستی زۆر زمانێکی خۆش بوو بەخ زۆر ئەلحان کەدی متاسفانە و شرە نەماوە ئەلا دنیای مزازی هاتووە هەر کەسە بگوشێ سەری لەسەر کامپیوتەر و مۆبایلەکە نەماڵە زیرانێکە ماوە هات شوێ بکەین نەماڵ ڕەفیقێک ماوە نەماڵە دۆستێک ماوە هەمووی بۆ ئینتەرنێت شتەوە خەریکە بەڕاستی ئەم خۆش نیە دیوە گۆدیمی ئەو دەم زۆر خۆش بوو دەم هاتوو چۆ بوو دانیشتن بوو میوانداری بوو هەلێ ڕامە بخۆمان مازارتمە دێ ڕامە بە پیان یا بە جۆریش دەچونە شاری وەخت کە خەت نەبووە بخۆمە بیرم دێ تەنان دەست داخیدا ماشینێکیش وجودی نەبووە یەک ماشین تەنان ماشین وجودی نەبووە کە زمانی ئاغایان بۆ وەخت باسی ئاغاتان کرد ئێرە ئاغای لێ بوو ئەم گوندا ئەرێ وڵایەرە ئاغای لێ بۆ هەم کاک پیرۆتی لێ بۆ هەم کاک عمبەری لێ بۆ کەوانە پێکەوە برابوون لێرەدا بە ئیسلا دەستێکی بەرەجوێ بوون دەستێکی سێڵاوە بوون ئەو بەرێکە عملی ڕاوەستان سێڵاوە ئەو بەرش کە ئاغایەوە دوو تەقسیم بوو بە دوو قسمە لە وەختی زمانی ئاغایان باشە هەر کانیەکەی بینیان وای لێ کرۆکە جیاب ڕوتخانەیەک دێ بنێوێدا ئەو ڕوتخانە وای لێ چۆمەکە وای لێ کردەوە ئەرێ وەڵا ئەو بەری بەرەجویان پێکەوە بەر سێڵاویان پێ هیچت هەیە لە بیرەوەری تا لەو ئاغایانە بۆم باس بکەی اتفاقا بابی ڕەحمەتی من خدا ئافریکا زمانی کە شۆخا بووە شۆخا ئەو دێ بۆ زمانی ئاغایان بۆ ئاغاکان کە کاک پیرۆت خدا ئافریان کەکەوە نەماون کەعم بنە کاک پیرۆت کە بابیشم عەمری خدای دەگەم بردووی تو ئینشاءڵڵا ئەو وەختی ئارزی دەکرێت دەیکرد ئاغا ئەمنی نار بۆ داژبەندی داژبەند نازانم زەنە بەڵەدیان نەمەکەی بۆکانیە ئەو دمی کە دوو جوانەکای پێدادنێنێ لێ ڕابیستا ئەو دیم بە پیان دەسم بووە ئارزت دەکەم کە دڕۆ ماندوو دەبێ و بێ سوبحانەیەک ناخوا و لێوە وەختی نەهارە دێ ئاغا دڕە شۆخا ساڵە ناڵم بڕۆیەوە نێوی شۆخا ساڵە دەبێ دەڵێ ئارزت دەکات دڵێ ناڵم بڕۆی و هەتا نەهارێنەکەی نام بڕۆیەوە بابش دڵێ خراغا دەبێت پێکردن دەبێت حتمما بڕۆمەوە دڵێ نەوەڵاوە دەسوورم داوە ئیشەڵڵا نەهارێکی سەخمە بۆ سازکەن و دوای نەهارەکەی بکڕەوە ئەویش کە نێوی نەهارەکەی دێنە ئارزت دەکات دەڵێ ئەو زمانی بە ڕەحمەت باب نەژێراوە دەیکرد ئاغا کوتویە مزەفەریت بۆ لێ دەدێم کە مزەفەریش زمانیمە ئەمە نەمازانیەوە چییە بابش کە زۆر برسی دەبێ بیلاخەرە ڕادەوەستا تا نەهار ساز دەکرد مزەفەری دێ بزانێت چییە کە سفرەی ڕادەخەن و بیلاخەرە لەوان ئاو دێن دادەنێن و گۆشخاوێک ئاو دادنێن و دوای نان دادنێن تەمەشارەکەی شخاپیشی ئەوەندە دیە گە تەمەشارەکە شۆ باوێلکەیە ئارزی دەکردی ئەگە من ئەو شتم زانی بە هەردەم دەخوا دەڕۆیشتمەوە یعنی ئەو کات پیانەوت مزەفەریوانی ئەو ئارزی دەکرد قەزیم پیان کوتم مزەفەریارێ وەڵڵا زۆر باشە دەست و چاو خۆش بە یاخوام زۆر سپاسی ئینشەڵڵا کە تەمەن درێژ بیت و لەشە ساغ زۆر بەخێراتی زۆر سپاس خوا حافیز
خۆشەویستان هەرو جۆرە کە خەڵگوتیان ئەم گوندە دوودانە مزگەوتی لەیە کە ئەمە مزگەوتە تازەکەیە کە بەڕاستی زۆر مزگەوتێکی گەورە و زۆریش خۆشە خەڵکەکەی هەر خۆیان بە یارمەتی یەکتری نێران دروست کردووە. منیش ویستم ئێرە ببینم و ئێرەشتان پیشان بدەم کە بزانن چەندێک جوان و چەندێک بە ڕێکوپێکی دروست کراوە هەر لێرەشەوە ئەمەوێت پرۆگرامەکەم کۆتایی پێ بهێنم هیوادارم کە هەمیشە دڵتان خۆش و لەشتان ساغ بێت ژیانێکی پڕ لە ئەوین و ئاشتی و ئازادیتان بۆ خوازم خواتان لەگەڵ.